سەرەتای ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی دیمەشق و قامیشلۆ دەستی پێکرد. کۆنفرانسی کورد و بەشداری لایەنەکانی باشوور و باکووری کوردستان ئەحمەد شەرعی تووڕە کردووە. دوای ئەوەی کە دوێنێ کۆنفرانسی یەکریزی کورد لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە چوو کە تیایدا مەزلوم عەبدی لە پەیامێکدا داوای فیدراڵی و لامەرکەزیەتی و مافی گەلی کوردی لە سووریای ئایندە کرد و هەروەها نوێنەرانی حیزبەکانی پارچەکانی دیکە بەشدار بوون و بە تایبەت مەزلوم عەبدی ناوی مەسعود بارزانی و عەبدوڵڵا ئۆجەلانی لەناو پەیامەکەی داهێنا. دەرئەنجامەکانی کۆنگرەکە ئەحمەد شەرعی نیگەران کردووە. ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا شەرع نیگەرانی خۆی دەربڕی و ڕایگەیاند دووڵەکانی ئەم کۆتاییانەی سەرکردایەتی هەسەدا کە بانگەشە بۆ فیدرالیزم دەکەن هەوڵی دروستکردنی واقیعێکی جیایە لەوەی کە هەیە. وتیشی یەکگرتووی سووریا بە خاک و خەڵکەکەی هێڵی سوورە و هەر پێشێلکردنێک بە دەرچوون لە یەکریزی نیشتیمانیدا دەنرێت. شەرع لە پەیامەکەی ئاماژەی بۆ ئەوەش کردووەکەوە با نیگەرانیەوە سەیری کارەکانی هەسەدە دەکەن کە نیشانەی ویستی مەترسیداریان بۆ گۆڕینی دیموگرافیا لە هەندێک شوێن هەیە. جێی باسا شەرع بە فەرمی دانی بەوەنا کەوا هیچ جۆرەکیانێکی فیدراڵیان بەبێ ڕەزامەندی خۆیان قبوڵ ناکەن. ئەوەش نزیکە لە سیاسەتی تورکیا بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان کە چەند جارێک گوتویانە ڕێگە نادەن هەڵەی کوردستانی عێراق دووبارە بکرێتەوە. هاوکات شەرع لە پەیامەکەیدا باز لە دەستی دەرەکی دەکات وەک ئاماژەیەک لا بەشداری نوێنەری لایەنەکانی پارچەکانی دیکەی کوردستان و نوێنەری هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا. ئەوانەش ئاماژەی ڕوونن کەوا ئیدارەی نوێی دیمەشق ناوێ کورتیانێکی خۆی هەبێت بەڵکو دەیانەوێت وەک پارێزگایەک مامەڵە لەگەڵ کورد بکەن و هێزەکانی هەسەدەش وەک گروپێکی تر مامەڵە لەگەڵ بکرێت کە لە ناو سوپای سووریادا هەن. ئەمەش وا دەکات قۆناغ بە قۆناغ گرژی زیاتر لە نێوانیان دروست ببێت. ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەمریکا کار بۆ نزیک بوونەوەیان نەکەن ئەوا لەوانەیە ئاڵۆزی لە نێوانیان دروست ببێت و بۆ ماوەیەکی درێژیش بخایەنێت.